لە هەولێر لە شەقامی 120 متری وا دیارە ڕووداوێکی هاتوچۆ ڕوویداوە بۆی بزین زیانەکان تا چەندن پامنێرمان نەورەس عەبدوڵڵا لەگەڵمان دەبێت زانیاری زیاترمان پێدەدات. نەورەس پێمان بڵێ لەو ڕووداوە هاتوچۆیەدا هیچ کەسێک گیانی لەدەستداوە یاخود بریندار بۆ زیانەکان چەندن؟ بەڵێ ئەژین سلااوت دەبێت ئێرە سەر شەقامی 120 متریە کە بەرەو ڕێی گوێر دەچێت. دیارە ئەم ئۆتۆمبیلە کامیاری هاوکارم لەگەڵم بێ ئەم ئۆتۆمبیلە ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژە بێ تێک چووە لێرە وەستێنراوە کاری نەکەوت ئۆتۆمبیلەکە هی کۆمپانیایەکە هەنی ئەوان شەرکاری پاکەرەوە ئەنجام بدەن و ئەم ئۆتۆمبیلەی دیکە ئەوەی کە ئێستا کەوتۆتە خوانی کەوتوتە خوارەوە هیچی لەسەریس نەماوە ئەوەیان کاتێک دێت بە خێرایی نزیک ئەم ئۆتۆمبیلە کەوێتەوە کە لێرە وەستاوە خۆی پێ ناگەڕێتەوە بە یەکجێ ڕێزاویەکانی ئۆتۆمبیلەکەوێ و دواتر خۆی چشت بە تەکسیەکدا ئەگەر هاوکارم تەکسەکەش وێنەی تەکسەکەش بگرێت کامیار لە دواوی خۆمانە کامیار ئەگەر وێنەی تەکسەکە بگوازیەوە کاتێک خۆی چشی بە تەکسەکەدا ئۆتۆمبیلەکە وەرەگەڕێت کە وەرەگەڕێ دیارە بەداخەوە قوربانی لێکەوێتەوە بەڵام بۆی بزانین چێن ئەو کەسانەی کە گیانیان لەدەستداوە دیارە ئاماژە بۆ کرێ کەسێک کەسی تێدا بووە هەر سێکیان بریندار بوون بەڵام یەکێکیان گیانی لەدەستداوە بۆیە من نەقیب بەختیارم لەگەڵدایە کاک نەقیب بەختیار سڵاوت لێبێ بزەبێت ئەم ینی چەند دەبێ ئەم حادیسەیە ئەم ڕووداوە ڕوویداوە بەنسبەت ئەوڕۆ لە بەیانی ساعت 9 هاتسە ڕوویدایە ئەو هاتسە ڕوودای ئاگادارکردن لەلایەن ناو شاری خۆمان ئەمە شاتین پەیوەندیمان بۆ هاتسەیەوە کردو تەختەکان و دەکەن کەس بریندار بوو چەند کەس گیانی لەدەستداوە لە طبعا ئەو سیارە بەڕێوەبەتی خزمەتگوزاریە کۆمپانیای نرخ لێکوان لە پێنجشەمەوە ڕایگرتیە لێکوانە ئاتڵ بۆ دیارە دەستکاریان نەکردە ئەوەش بە خێرایەتی هاتی لە ڕێڕەوی خۆی ڕۆیشتی ئەو کەپسی زبری ماڵانە 3 سەرنشینەکە ساقە 2 سەرنشین بووە طبعا کە دیتیەوە ڕاوەستای هەندە پیکرایە خۆی قوتار کردەوە بۆ ئاخری بۆ یەکەی کەتیا لە کاتی پێکەتنەکەیەوە تەوان پشتەوەی سوڕایە خۆی بە تەکسێکی دادای تەکسەکە تەمە لە ڕێری خۆی ڕۆیشتە لە ئەنجامی ئەو ئاتسەشدا ئەو سەرنشینەکە زامدار بووە سەرنشینێک بریندا ئەمری خوای کردیا یەکیشیان لەگە ساقی زامدار بووینەوە شۆفێرێک و دوو کرێکار بوون بەڵێ بەڵێ شوفێرێک و دوو کرێکار بوون کرێکارێکیان ئەمری خوای کردیا دووشیان بریندارن ئەوانی تر حاڵەتی درستیان ئەمەوە تەختەکەی دەکەین وا دەچنە نەخۆشخانەی ئەو وەخت دەچین ئەو کەسەی کە گیان لەدەستداوە کرێکارەکان یعنی بیانین کوردن نا خەڵکی خۆمانن خەڵکی خۆمانن خەڵکی و شارەی هەولێرن تەبان ینی کوردی خۆمانن بە پێی ناوەکەی تەکسیەکە ئەو حاڵی تەندروستی چۆن باشە زۆر باشە تازە لێکوانە بوو ساقی لێکوانە بوو باشە بیش باش الحەمدولله زۆر سپاس کاک نەقیب بەختیار سپاس بۆ جەنابەت بەڵێ ئەژین دیارە وەک باسم کرد لە سەرنشینەکەدا لەم ئۆتۆمبیلەی پاکەرەوە کە وەرگەڕاوە سێ کەس بوون هەتا شوفێرێک و دوو کرێکار بوون بەداخەوە کرێکارێک گیانی لەدەستداوە هەر لێرە واوانی تر بریندار بوون بۆ نەخنەوە خۆشخانە دراون بۆی چارەسەری پێویستە بگرن لە شۆفێری تەکسیەکەش ئەویش تەندروستی باشە هەر خۆی لێرە تەکسەکەیان هەڵگرتووە بۆی بیبەن بۆ چاکردنەوە بەڵام یانی ئەوەی کە گرنگە لەم ڕووداوە بم بەیانیە زووە دیارە ئۆتۆمبیلە بۆ ماوەی 3 ڕۆژە بێ لێرە تێک چووە بەڵام چاک نەکتەوە لێرە بووە و ئەم تۆمبیلەکەی دیکە کە کاری کۆکردنەوەی زبل و خاشاکە کە دێت بە خێرایی ناتوانێت خۆی بگرێتەوە لە ئەنجامدا ئەم ڕووداوای لێکەوتێتەوە. نەورەس عەبدوڵڵا لە هەولێرەوە لەگەڵمان بوو.